زۆر جار ئێمە بە شێوازێکی ئاها چۆن بڵێ تەندروست مامەڵە لەگەڵ کێشەکان ناکەین. وەکو من گوتم سەرەتا پێش ئەتۆ کە نەخۆشێکە کە سوکاری نەخۆشەکن گرفتێکی هەیە گلەیەکی هەیە سکاڵێکی هەیە بۆ ئەچی بۆ میدیا قسەکاتن بۆ هەندێک پیجانی بەڕاستی ئێمە زۆرزە لەگەڵ پیجەکانی سۆشال مدیا گرفتمان هەیە ینی بەڕاستی ناپیشەیانە مامەڵە لەگەڵ ئەم زۆرە کەیسانە دەکەن. تۆ بۆ چیەتی بۆ پیج و بۆ میدیا قسە دەکەی بەبێ ئەوەی نەسکاڵات تۆمارکە دەبێتن نەهاتوو دەنجی خۆتگەیان دەبێتن ئێوەرە دەنگی خۆت بگەینە سکاڵات تۆمار بکە بە پێیاسە حقات وەرەگریت. یعنی تۆ مەسەن بۆ نمونە نەخۆشێکە دێتن کە سوکاری قوربانیە کە دێتن سکاڵات تۆمار دەکاتن لە سنتەرێکی جوانکاری لە پزیشکی جوانکاری چووکە زیاتر ئەم کەیسانە زۆر بوونە هەندێک کەیسە بوونە پێشتر کە بەهۆی بابەتی جوانکاری ئەوانەوە بەڕاستی سکاڵیان تۆمار کردووە. ئێمە هەر لیژنە یاسایی هەیە لیژنەی بەدواداچوون هەیە بەدواداچوون بۆ کەیسەکە دەکاتن لەگەر هەردوو لایەن قسە دەکاتن گوێ لە هەردوو لایەن دەگرێتن نەک تاکلایەنە بڕیار بداتن ئەمە هەر بە پێیاسا لە بێ دواتر ڕێڕەوە یاسایەکەی خۆی دەگرێتن و ئەو کەسە مافی خۆی وەردەگرێت. مۆڵات وەرگراوەتەوە نۆرنگەی داخراوە چەندین سنتەری جوانکاری پزیشکی نیشتەماوەکانی ڕابردوو داخراوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی هەم لە ڕێی لیژنەی بەدواداچوون هەیە لە وەزارەتی تەندروستی و لە ڕێی بەرەبراتی گشت تەندروستیەکان و ئێمە لیژنەی چاودەری بازاڕ هەیە ڕۆژانە ئەوان بەکار و بابڵێن بەکاری خۆیان هەڵەچن کار و چاڵاکیان هەیە سەردانی سەنتەرەکانی جوانکاریەکان نۆرینگە پزیشکەکان دەکەن هەموو ئەو شوێنانی کە ناوەندی تەندروستین با بڵێن زاچە عیادە بێتن سەنتەری جوانکاری بێتن یاخود با بڵێن دەرمانخانەکان بن لە هەر شوێنێک مەوادی ماوەی بەسەرچووە بێتن مەوادی جوانکاری بێت دەرمان بێتن ڕاستەوخۆ بەپێی یاسا من بۆیە زۆر وشە یاسە بەکاردێن چکە من وتەبێژم ئێمە لیژنەی خۆتەزانێ هۆبە یاسایی هەیە لە وەزارەتی تەندروستی کاتێک کە شتێکی وا هەیە بێگومان دواتر دێتەوە لە هەوبە یاسایی دواتر لیژنە پێک دیهێنرێتن و بەپێی یاسا مامەڵە لەگەڵێکی بەڵام هەر شوێنێک مەوادی ماوەی بەسەرچووی بەکارهێنرابێتن و دەرمانی ماوە بەسەرچووی بەکارهێنرابێتن ڕاستەخۆ ئیجراعاتی قانون لەگەڵ کرا.